مرۆڤی تەواو. لە جێبەجێکردنی فەرمانە بەزنەکە پێویستە خزمەتی مرۆڤ بە تەواوی بکەین، جەستە و دەروون و ڕۆح. زۆر جار ئەیسا ئەم بنەمایە ڕۆن کردەوە، بەڵام لەم ڕووداوە دەبینین بە شێوەیەکی زیاتر دیاریکرا بۆمانی ڕوون دەکاتەوە. کاتێک 2 نان و 5 ماسیەکەی زۆر کردەوە، 5,000 پیاوی تێر کرد جگە لە ژن و منداڵان. ئەمە واتە لەوانەیە ژمارەیان 15,000 یاخود 20,000 کەس بوو بێت. بەردەوام بوون و یەک لە دوای یەک لێرەدا پەیوەندیان بەو ڕاستیە هەیە کە کاتێک ئەیسا هەواڵی شێوازی قەیزوەنی کوشتنی یەحیای لە ئاوهەڵکێشی پێگەیشت، هەستی بە خەمێکی قوڵ کرد. بێگومان هەستی بە خەمێکی قوڵی کرد، بۆیە دەیویست تەنیا بێت و دوور بێت لەو حەشامەتە. ئەمە لە بەشی 14 ئینجیلی مەتا دەخوێنینەوە کە ئەیسا ئەمەی بیست دەربارەی مردنی یەحیای لە ئاوهەڵکێش. سواری بەلەمێک بوو بە تەنها چووە شوێنێکی چۆڵ. کاتێک خەڵک بیستیان لە شارەکانەوە بە پێیان دوای کەوتن. کاتێک ئەیسا لە بەلەمەکە دابەزی، خەڵکێکی پێشوماری بینی و دڵی پێیان سوتاو و نەخۆشەکانی ئەوانی چاکردەوە. ئەوەی جێگای گرنگیە کە دەڕوانینە ئەم بڕگەیە بە سادەیی دەڵێت. کاتێک خەڵک بیستیان لە شارەکانەوە بە پێیان دوای کەوتن، واتە دیارە ئەوان بینیان و زانیان بەلەمەکە بۆ کوێ ڕۆیشت و لە کوێ ڕاوەستاوە. بە پێیان هاتن، لەوێ بوون کاتێک کەشتیەکە کەوتەڕێ. دیارە بەلەمەکە ماوەیەکی زۆر لە دەریا بووە، لەوانەیە چوو بێت بۆ ناوەڕاستی دەریاکە و لەوێ ڕاوەستا بێت. کاتی هەبوو بە تەنیا بێت و کاتێک وەربگرێت بۆ خەم خواردن بۆ سەربرینی یەحیای لە ئاوهەڵکێش. نازانین ماوەی چەند لەوێ مایەوە، ناشزانین ئەوەی کە ئێستا گوتم وردە یان نا، بەڵام ئەوە ئەگەرە. ئەوەی دەیزانین و لێی دڵنیاین ئەوەیە کە کۆمەڵانێک دوای کەوتبوون. کاتێک ئەیسا ئەوانی بینی دڵی پێیان سوتا. ڕێگەم پێ بدەن بەردەوام بم لە خوێندنەوە، دەتوانین ئەم بڕگەیە ناوی بێئومێدی قوتابیەکانی لێ بنین. کاتێک ئێوارە داهات، قوتابیەکانی هاتنە لای و گوتیان ئەم شوێنە چۆڵە، بە واتایەکی دیکە لێرەدا چێشتخانە و ماکدۆناڵدز نییە، چێشتخانەی خواردنی خێرا نییە. ئەم شوێنە چۆڵە و کاتیش درەنگە. خەڵکەکە بەڕێ بکە، با بڕۆنە گوندەکان و خواردن بۆ خۆیان بکڕن. بەڕاستی 8 کیلۆمەتر مەودایەکی زۆرە کە منداڵەکانیان ببەن و بڕۆن و هەوڵ بدەن بگەنە گوند و ماڵەکانیان. تاریکیش داهات و کات درەنگە. وەکو دەزانین قوتابیەکان کوڕێکی بچووکیان بینی 5 نانی پێبوو. ئەو 5 نانە بە پەکی بچووک بوون. دایکی بۆی کردبووی. نووسراوە 2 ماسیش لەوانەیە 2 ماسی سەردین بووبن. ئەوە خواردنی ئەو منداڵە بوو. هەمووشمان دەزانین لەو پەرجووە چی ڕوویدا. ئەیسا خواردنەکەی بەرەکەتدار کرد و زۆری کردەوە. 12 سەبەتەی پڕی لێمایەوە. دەربارەی ئەو پەرجووە لە ئەنجیلی مەتا 14 دەخوێنینەوە. هەموو خواردیان و تێر بوون. پاشان لەو پەلکەنانەی مایەوە 12 سەبەتەی پڕیان هەڵگرتەوە. لە ئەنجیلی یۆحەنا دەتوانین ئەم پەرجووە ناوبنێن سەروەری بربری خواردنەکەی زیاد کردەوە. بە پەرجووی گۆڕینی ئاو بۆ شەراب، جۆری شەرابەکە چی بوو؟ کە کردی باشترین و نایابترین جۆری شەراب بوو کە میوانەکان چێشتیان. لەم پەرجووەش سەروەری نایابیە، بەڵام
لێرە سەروەری پڕە. بۆچی؟ چونکە کوڕی خوددایە. باشە بۆچی 12 سەبەتە زیاد مایەوە لەوانەیە هەر سەبەتەیەک بۆ یەکێک لە قوتابیەکانی بێت بۆ ئەوەی بفەرموێت باوەڕ دەهێنن ئەوە تەنها یادهێنانەوەیە بۆ ئەوەی ڕوویدا، کەواتە عیسا فێر دەکات. ئەم فەرجوەشی کرد کە لە هەر 4 ئنجیلەکەدا نووسراوە. لێرەدا بە شێوەیەکی تایبەت بایەخی بە پێداویستی جەستەییدا دەرونی و ڕووحیش بۆ ئەو کۆمەڵە خەڵکە کە دوای کەوتبوون بۆ ئەو چۆلەوانیە. تەنها گرنگی بە پێداویستی جەستەییان نەدا، گرنگی بە سۆزەکانیشیان دەدا، گرنگی بە دەرونیان دەدا. هەرچەندە زۆریان گومانیان دەکرد بە ناسنامەکەی، بەڵام تێری کردن و بایەخی پێدان. دەستی یارمەتی درێژ کرد بۆیان و لە ڕووی دەرونی و ڕووحی و جەستەیی خزمەتی کردن. بەم هۆیە ئێمە ئەم بنەمایەمان بەکارهێنا بۆ ئەم چیرۆکە. لە جێبەجێکردنی فەرمانە مەزنەکە پێویستە خزمەتی مرۆڤ بە تەواوی بکەین، جەستە و دەروون و ڕۆح. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری پەیڕەوکردن. چی فێر دەبین لە چیرۆکی ئەمڕۆ؟ لەگەڵ ئەوەی کە پێویستە جەخت بکەینە سەر دابینکردنی پێداویستیەکانی جەستە لە ناو خێزانی خوددا، بە چ شێوازێک داهێنان بتوانین شوێن کەوتەی نمونەی مەسیح بین و پێداویستی جەستەیی و دەرونی دابین بکەین ئەگەرچی حەزیشیان نەبێت لە زانینی ڕاستی ڕۆحی. عیسا ئەمەی کرد. پۆلسی نێردراویش ئەمەی دووپات کردەوە کاتێک بۆ خەڵکی گەلاتیا نووسی. ئینجا هەتا دەرفەتمان هەیە با چاکە لەگەڵ هەمووان بکەین، بە تایبەت لەگەڵ خێزانی باوەڕداران. بەواتایەکی دیکە ئەوەی لێرەدا پۆلسی نێردراو دەیڵێت پەیوەندی بەوە هەیە کە عیسا کردی لە تێرکردنی 5,000 کەس. دەڵێت با چاکە لەگەڵ هەمووان بکەین. پۆلسی نێردراو ئەم شتە دووپات دەکاتەوە، ئەگەر باوەڕدار بن یان بێباوەڕ. بەڵام دەشڵێت پێویستە ئەولەویەت بۆ باوەڕداران بێت. بۆیە پۆلسی نێردراو گوتی کە دەرفەتت هەبوو، دەرفەتیش لە هەموو شوێنێک هەمیشە هەیە. ئینجا هەتا دەرفەتمان هەیە با چاکە لەگەڵ هەمووان بکەین، بە تایبەت لەگەڵ خێزانی باوەڕداران. ئەم ئایەتە نێردراو بیانیەکانمان یاد دەهێنێتەوە. ڕەنگە جیهان لەوە تێنەگەن، چونکە جیهان مێژووی مەسیحیەت نازانێت. بەڵام با بیرکەینەوە لەو نەخۆشخانانە کە لە ئەفریقا و ئاسیا دامەزراون، هەروەها لە زۆر شوێنی جیهان کەسانی نێردراوانیان دامەزران چوون بۆ ئەو کەڵتورانە کە ئەو شتانەیان نییە کە ئێمە هەمانە و دەستیان کرد خزمەتکردنی پێداویستیە مادیەکانیان، جگا لەو باوەڕەی ئەوان هەیان بوو. دەرئەنجامی خزمەتەکەیان زۆر خەڵک بۆ مەسیح هاتن، توانیان نەک هەر خزمەتی پێداویستیە جەستەیی و دەرونیان بکەن، بەڵکو پێداویستیە ڕوحیەکانیشیان. مەسیحیەتی ئنجیلی لە ڕێگەی بزوتنەوەی موژدەدان ئەم بنەمایەیان ئەنجامدا. دەبێ سوپاسیان بکەین بۆ ئەم شتە. ئەو ڕاستیەش بە شێوەیەکە لە مێژوو. ئێمە تا ئەمڕۆ ئەوە دەبینین زۆر دەرفەتیشمان هەیە تا کاری چاکە ئەنجام بدەین. ئەوە بریتیە لەو کردارە کە عیسا فەرمووی دەبێ بیکەین. کەواتە دەبێ خۆشی بکەین، بەڵام پێویستە بە درێژایی ژیانمان و بە شێوازی جۆرا جۆر بە جددی ڕەفتار بکەین لەگەڵ ئەم بنەما ناوازەیە. جا ڕێگەم پێ بدەن با بنەماکە دووبارە بکەمەوە کە پێویستە لەسەر بناغاکەیدا بژین. لە جێبەجێکردنی فەرمانە مەزنەکە پێویستە خزمەتی مرۆڤ بە تەواوی بکەین، جەستە و دەروون و ڕۆح.